لە سەرەتای دەستپێکردنی دانوستانەکان بۆ پێکهێنانی حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان پەیامەکەی بەو جۆرەی خوارەوە بووە کە ئێمە لەسەر سێ ئاز دەمانەوێت ڕێکەوتن بکەین. یەکێکیان هەرێمی کوردستان و شەراکەتی ڕاستەقینە، ناوچە جێناکۆکەکان و پارێزگای کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەگشتی و هەروەها شێوازی کارکردنی ئایندەمان لە بەغدا. هەموو ئەم خاڵانەی کە باسمان کردن لە پێناوی ئەوەدا بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو هێزە سیاسیە کاریگەرانەی کە لە ساحەی سیاسی کوردستاندا بە یەکەوە کار دەکەن بۆ ئایندەی هەرێمی کوردستان و دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەدانی سیاسەتی هەرێمی کوردستان مەبەستمان بووە کە بەڕاستی بە یەکەوە لە شەراکەتێکی ڕاستەقینەدا هەنگاوەکانمان بە یەکەوە بەهاوین و بە یەکەوە خاوەنی یەک گوتاری یەکگرتوو بین لەسەر ئاستی نێوخۆیی و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی. دیارە ئەمڕۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشتە ئەو بڕیارەی کە بەشداری پرۆسەی دەنگدانی سەرۆکی هەرێمی کوردستان نەکات، بابەتەکان شەخسی نین، بەڵام لە هەمان کاتدا لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنانەدا یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئێمە نەگەیشتوینەتە ئەو ئاستەی کە بە یەکەوە هەم شەراکەتی ڕاستەقینە، هەم خیتابێکی یەکگرتوو لە عێراق و هەم لە ناوچە جێناکۆکەکانیش بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێستا وجودیان هەیە نەگەیشتوینەتە ئەم ڕێکەوتنانە و لە بەرمەبنای ئەوە بڕیاری داوە کە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری نەکەین لە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان. بۆیە دووبارەی دەکەینەوە فراکسیۆنەکەمان کە پابەندی بڕیاری حزبەکەی خۆیەتی لە هەمان کاتیشدا ڕوئیای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون و وازح بووە لە سەرەتای دانوستانەکانەوە تاوەکو ئێستا و بە دڵنیاییش بۆ ڕۆژانی ئایندە کە لە بەردەممانە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیایەکانی خۆی لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا باز دەکات و ئومێد دەکەین ئێمە لێرەوە بتوانین ئەو خیتابەی کە لە پێناوی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و لە پێناوی سەرخستنی گوتارێکی یەکگرتووی گشتی لە نێوان کۆی هێزە سیاسیەکان کە بەشداری حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن بۆی بتوانین بە یەکەوە خزمەتێکی گشتی پێشکەش بکەین، ئەم گوتارە بپارێزین و بتوانین لە ئایندەدا ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزەری دەنگ و سەنگ و پێگەی یەکێتیەکان بین لە ناو پەرلەمانی کوردستان. زۆر زۆر سوپاس. تمام.